بەرزم ئەوەیە کە من لاوی دموکراتم لە سەردەمی داگیرکاری دیکتاتۆری و لە داوێنی پاک و بێگەردی کۆماری کوردستاندا بەژین هاتم. لە وەختێکا جوانە لە دەورم لەژێر دەست شەڕفروشەی لە منتەقەبین من لە دامەنە پاک و بێگەردە کۆمارە کوردستان و دنیا هاتم و ئاڕا کەرامەتە ئینسانی کورد و وەراوەری نەتەوەکەم خەبات کرد. ما نشانه همرنگیم برای جامعه و نمادی برای آزادی. لازم و پیروزه و دل خود تجر لمروف حزی سر خود تجر لزانست و پی باجیانی بگی چاوی خود تجر لمیرخاصی و غیرت و میدان برخودانی بگی وی دمی وان وکلک پاروکی لکومالا کردی دا. من کچم نیوی کۆمەڵم گەر من نیوەی کۆمەڵم هەروەردەی نیوەکەی تر لە ئەستۆی منایە کەوا بێ من هەموو کۆمەڵم. Nothing is like the power of youth, because power of youth never ends. لاوان دەریای هزر و هەستی نەتەوەیی کوردن یارمەتی بە ڕێکخراوەیی لاوان بەشداریە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد. یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران ڕێکخراوێکی سنفی سیاسی تایبەت بە توێژی لاوە هەوڵ و تێکۆشانی بۆ کۆکردنەوە ڕێکخستن و پەروەردەکردنی لاوانە لە ڕاستای بەرژەوەندێنەتەوەیەکان لە چوارچێوەیەکی دیموکراتیکدا. ئامانج لە دامەزراندنی ئەو ڕێکخراوە لە 70 ساڵ لەمە و پێشدا بایەخدان بە ڕۆڵگێڕانی لاو و کۆکردنەوەی ئەو توانایە لە چوارچێوەیەکدا بووە کە بتوانێت پێکاتە شکێن بێت. یەکێتی لاوان لە دامەزرانیەوە هەتاکو ئێستا بە زۆر شێوازی ڕەوا خەباتی خۆی لەو پێناوەدا درێژە پێداوە و لە مێژووی خۆیدا گەلێک شەهید و نرخی داوە. سەردەمانێکی تاریک و ڕوونی لە تەمەنی خۆی دابینیوە هەتا بە ئەمڕۆ گەیشتووە. یەکێتی لاوان لە کاتێکدا یادی 70 ساڵەی دامەزرانی دەکاتەوە کە لەم ساڵی تەمەنیدا 8مین کۆنگرەی سەرکەوتووی خۆی بەست و وەکو هەمیشە پابەندبوونی خۆی بە بنەما دیموکراتیەکان دووپات کردەوە. ئێستا پاش ئەوەی کە راپۆرتی لیژنەی هەڵبژاردن خراوە بەرباس و ئێوە گوێتان لێبووە بە پێی پێویستیش باسییان کرد لیژنەی سکاڵا هیچ سکاڵا و شکایەتێکی بەدەست نەگەیشت و ئێمە وەکو هەیئەتە ڕئیسەی ئەو جەلەسەیە بڕیاری وەرگرتنی مەشروعیەت بۆ کۆنگرە وەردەگرین. ئەو هاوڕێیانەی کە پێیان وایە کۆنگرەی هەشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران کە بە بەشداری 101 نوێنەر ئێستا بەڕەوەچێ کۆنگرەیەکی مەشروعەت کایە دەستەڵێن بە تێک ڕایدەنگ کۆنگرەکە بە کۆنگرەیەکی مەشروع دەزانن. زۆر زۆر سپاس. وەکو ئەرکی هەمیشەیی کۆنگرەکانی یەکێتی لاوان بەرنامە و پێڕەوی ناوخۆیی راپۆرتی سیاسی و کۆمەڵایەتی کۆنگرە و راپۆرتی ماڵی پاش پێداچوونەوە پەسەند کرا. کۆنگرەی هەشتەمی یەکێتی لاوان کۆمەڵێک ڕاستپاردەی ڕوو لە ئەندامانی بەڕێوەبەری پەسەند کرد کە چەند خاڵێکیان دەخینە ڕوو. یەکەم دەستپێکردنەوەی خەباتی نوێی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران فاکتێکی زێڕین و وەرچەرخانێکی مێژوویە کە لاوان دەتوانن دەوری سەرەکی لەو بوارەدا بگێڕن. دووەم پاراستنی بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکەمان و بەرفراوانکردنی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوەکانی لاوان لە کوردستانی ڕۆژهەڵات و پارچەکانی دیکەی کوردستان سیاسەت و بەرنامەی داهاتوومانە. سێەم
بە سیستماتیکردنی کاروباری تەشکیلاتی و پەیوەندیەکان زامنی تێکۆشانمانە لە ڕاستای گەیاندنی دەنگی ئازادی خواز لە ناوتەوەکەماندا و توێژی لاو بە دنیای دەرەوە. کۆنگرا دەستەی بەڕێوەبەری نوێی ڕێکخراوی هەڵبژاردوو، پاشان لە یەکەمین کۆبوونەوەی بەڕێوەبەری نوێی ڕێکخراودا جەلال ڕەوانگەرد وەکو سکرتێری گشتی یەکێتی لاوان هەڵبژێردرا. لە کۆنگرەی هەشتی یەکێتی لاوانەوە هەتاکو ئێستا ئەو ڕێکخراوە کۆمەڵێک کار و چالاکی لە بوارەکانی ڕێکخستن، پەروەردە، پەیوەندیەکان و ڕاگەیاندن بەڕێوە بردووە کە سەرنجتان بۆ بەشێکی بەرچاو لەو چالاکیانە ڕادەکێشین. لە بواری ڕێکخستندا سەر لە نوێ بەشێک لە کۆمیتەکان بەگرتنی کۆنفرانسی ساڵانە نوێکراونەتەوە و هەوڵدراوە پانتایی تەشکیلاتی ڕێکخراو لە کوردستان و دەرەوەی وڵات فراوانتر بکرێت. لە دەرەوەی وڵات کۆنفرانسی کۆمیتەی وڵاتانی وەک نۆروێژ، سوئیس، دانیمارک، هۆڵەند، سوئێد و لە کوردستان کۆنفرانسی کۆمیتەکانی هیوا و ئاریا و تیشک و ئاسۆ و ئازادی بەڕێوە چوون و کۆنفرانسی کۆمیتە و وڵاتانی دیکە لە ماوەی داهاتوودا بەڕێوە دەچێت. یەکێتی لاوان ڕێخستنەکانی خۆی لە نێوخۆی وڵات قورس و قایمتر کردووە و چالاکیەکانی ڕێکخراوەیی یەکێتی لاوان لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات بەردەوام بووە. سکرتێری گشتی یەکێتی لاوان بە مەبەستی زیاتر شیکردنەوەی کاری ڕێکخراوەیی گوێگرتن لە ڕاو بۆچوونی ئەندامان لەگەڵ ئەندامانی یەکێتی لاوان کۆبووتەوە. بەڕێوەبردنی کۆبوونەوە بۆ ئەندامانی یەکێتی لاوان لە کۆمیتەکانی کوردستان و دەرەوەی وڵات. بە شێوەی بەردەوام و وەرزانە دەستەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان بۆ تاوتوێکردنی بەرنامە و راپۆرتی کاری ڕێکخرا و پیلان بۆ داهاتووی ئەو ڕێکخراوەیە کۆ دەبێتەوە بە دوای کۆنگرا تا ئێستا 3 کۆبوونەوەی بەڕێوە بردووە. پەیوەندیەکان یەکێتی لاوان بە دوای کۆنگرەی هەشتدا بە مەبەستی پتەوکردنی پەیوەندیەکان لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان و گرنگیدان بە یەکڕێزی و یەکەڵوێستی کە بۆ ئەو مەبەستە لەگەڵ لایەنەکانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان، ڕێکخراوی ئازادی لاوان، کۆمەڵەی پەرەپێدانی تواناکانی لاوان، لاوانی کۆمەڵا کۆبووتەوە و هەروەها لایەنەکانی تۆڕی چەتری ڕێکخراوەکان، لاوانی خەباتی کوردستانی ئێران، کۆمیتەی زاگرۆزی ژنانی دیموکرات، کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات، ڕێکخراوی لاوان و قوتابیانی پارتی ئازادی کوردستان سەردانی بنکەی بەڕێوەبەری یەکێتی لاوانیان کردووە. یەکێتی لاوان بۆ ڕێزگرتن لە هونەرمەندان نزار زێوەیی، پەروین شازادە و ساڵح بێکەس هونەرمەندانی لە چەندی داری جیاوازدا بەسەر کردەوە. بە مەبەستی زیاتر نزیک بوونەوەی لایەنەکانی ڕۆژهەڵات لە بنکەی بەڕێوەبەری گشتی یەکێتی لاوان، کۆبوونەوەی لیژنەی هاوئاهەنگی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات پێکات. بەشداری نوێنەرانی یەکێتی لاوان لە کۆڕ و کۆبوونەوەکانی ڕێکخراوی LNU لا وڵاتی نۆروێژ، بەشداری شاندێکی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران لە سوئیس کە بۆ پێداچوونەوە بە یاساکانی پەیوەندیدار بە هاوڵاتیانی بیانی ڕێکخرابوو، بەشداری هەیئەتێکی یەکێتی لاوان لە کوردستانەوە لە کۆنفرانسی کۆمیتەی مێدیتەرانەی ئینتەرناسیۆناڵ سۆسیالیستی لاوان لە تورکیا کە لە سەرپرسی کورد لە هەر 4 پارچەی کوردستان کە نوێنەری یەکێتی لاوان تەوەری کوردستانی ڕۆژهەڵاتی پێشکەش کرد. بەشداریکردنی شاندێکی یەکێتی لاوان لە کۆنفرانسێکی 3 ڕۆژە لە پەرلەمانی ئەوروپا لەسەر وشکبوونی زەریاچەی ورمێ کە لەلایەن UNPO ڕێکخرابوو. بەشداری هەیئەتێکی یەکێتی لاوان لە سیمینارێکی ئینتەرناسیۆناڵ سۆسیالیستی لاوان لەسەر ڕۆڵی لاوان لە کۆمەلگادا لە وڵاتی سوئێد. بەشداری نوێنەرانی یەکێتی لاوان لە کۆنگرەیەک لە ئاڵمان لە سەرپرسی لاوان لە ئەوروپا. هەیئەتێکی یەکێتی لاوان لە کوردستانەوە بەشداری لە کۆنفرانسی کۆمەڵگەی مەدەنی ئێران کە لە وڵاتی تورکیا بەڕێوەچوو لەلایەن ڕێکخراوێکی سوئێدیەوە ڕێکخرابوو. و لە چەند ڕۆژی داهاتوودا کۆنگرەی جیهانی IUSY لا وڵاتی ئەلبانی بەڕێوە دەچێ نوێنەرانی یەکێتی لاوان بەشدار دەبن. یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران لەلایەن کۆمەڵێک ناوەند و ڕێکخراوی جیهانیەوە
لەوانە پەرلەمانی ئەوروپا، پەرلەمانی بەریتانیا، دانیشگای ئاکسفۆرد لە پەیوەندی لەگەڵ بەڕێوەچوونی سیمینارێک بۆ باسکردن لە کاری لۆبیگەری و چۆنیەتی دروستکردنی لۆبی هەروەها لە وڵاتانی ئەفریقای باشوور، فەڕەنسا، ئاڵمان، نۆروێژ و هەروەها سوئێد بۆ چەند کۆنفرانس و سیمینارێک بانکێشت کراوە و نوێنەرانی یەکێتی لاوان تێیدا بەشدار بوون. وەرکشۆپێک کە لەسەر پرسی ژنان و گرفتەکانی پەنابەری لە وڵاتی تورکیا کە لەلایەن چەند ڕێکخراوی ئەوروپایی لە ژێرناوی گلۆبال پرۆگرێس پارتنەر لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوەچوو. هەروەها لەلایەن لاوانی سۆسیال دیموکراتی ئارژانتین UNPO، ئینتەرناسیۆناڵ سۆسیالیستی لاوان IUSY، لاوانی سۆسیال دیموکراتی دانیمارک، لاوانی سۆسیالیستی ئۆتریش، LNU نۆروێژی و لاوانی سۆسیال دیموکراتی ئوروپا بۆ بەشداری لە کۆنگرە و کۆڕ و سیمینارەکانیان بانکێشت کراوە. ڕاگەیاندن لەو ماوەیەدا کاری ڕاگەیاندنی یەکێتی لاوان بە شێوەی ئانلاین بووە لە ڕێگەی ماڵپەری فەرمی یەکێتی لاوان کە ماڵپەرێکی کوردی لاوانەیە. هەوڵ دەدات لە ئاست خواست و ویستەکانی تاکەکانی نێو کۆمەلگاکەمان بەتایبەت توێژی لاو هەنگاو هەڵبگرێت و زیاتر گرنگی بەلایانی پەروەردەیی بدات. پێدانی زانیاری و ئاشناکردنی لاوان بە باس و بابەتەکانی سەردەم، ڕەنگدانەوەی ئەو دیاردانەی بەرەوڕووی توێژی لاو بەگشتی و بە تایبەتی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و سەرجەم لاوانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بوونەتەوە لە ماڵپەڕی لاوان ڕەنگدانەوەی هەیە. هەروەها گرنگی تۆڕە کۆمەڵاتیەکان لە بیر نەکراوە و کار و چالاکی و دەنگی یەکێتی لاوان تیایاندا بڵاو کراوەتەوە. یەکێتی لاوان لە بەرنامەیدایە کە لە ڕۆژانی داهاتوودا پەخشی ڕادیۆی دەنگی لاوان لە ئەوروپا بڵاو بکاتەوە. پەروەردە بەڕێوەبرنی دوو خولی فێرکاری نیزامی یەکێتی لاوان بۆ ئەندامانی سەر و 18 ساڵی ڕێکخراوەکە. بەڕێوەبرنی مراسمی 25 گەلاوێژ یادی دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی سوئیس لەلایەن یەکێتی لاوان. لە شاری ئالبۆرگی وڵاتی دانیمارک سیمینارێک لەلایەن ئەندامانی بەشداربووی کۆنگرەی هەشتی یەکێتی لاوان بۆ سەرجەم ئەندامانی ئەو ڕێکخراوەیە لە وڵاتی دانیمارک ڕێکخرا. بەشداری لە چەندین وەرکشۆپ و کۆڕ و کۆبوونەوە کە لە شارەکانی کۆیە و هەولێر و سلێمانی لەسەر پرسی لاوان. یەکێتی لاوان بۆ ڕێزگرتن لە پێشمەرگە بەو بۆنەوە کۆمەڵێک چالاکی بەڕێوە بردووە. لەوانە لە دەرەوەی وڵات لە وڵاتەکانی سوید، نۆروێژ و سویس مەراسمی بەو بۆنەوە بەڕێوە بردووە و هاوکات لەگەڵ ئەو چالاکیانە لە کوردستاندا 11مین فیستیڤاڵی پێشمەرگەی بەڕێوە بردوو. لە هەمان کاتدا لەلایەن ئەندامانی یەکێتی لاوانەوە سەردانی پێشمەرگەکان و ئۆرگانەکانی تێکۆشانی پێشمەرگە کرا و ڕێز لە خەبات و تێکۆشانیان گیرا. بۆ ڕێزگرتن لە شەهیدانی میکۆنۆس کۆڕیادێک لە وڵاتی سوئیس بەڕێوەچوو. شەوی یەڵدا کە هاوکات یادی لەدایکبوونی ڕێبەری ناودار دکتۆر قاسم لویا لەلایەن یەکێتی لاوانەوە بەرز ڕاگیرا و لە مەراسمێکی شایستەدا 85مین مۆمی لەدایکبوونی ئەو ڕێبەرە مەزنا داگیرسێنرا. جێگای ئاماژەیە کە دکتۆر قاسملو خەباتی سیاسی خۆی لە یەکێتی لاوانەوە دەست پێ کردووە. بەڕێوەچوونی گەشتێکی سێڕۆژە بۆ ئەندامانی یەکێتی لاوان لە وڵاتی سوئێد. ئەو گەشتە چەند بڕگەیەکی چالاکی جۆراوجۆری وەرزشی، فکری، سیمینار، گفتوگۆی نێوان ئەندامان، شادی و هەڵپەڕکەی لە خۆگرت بوو. بەڕێوەبردنی سیمینارێک لەسەر پرسی کورد بۆ فرێدریک ماڵم پەرلەمانتاری وڵاتی سوئێد بۆ بەشێک لە ئەندامانی کومیتە ناوچەیەکی وڵاتی سوئێد. پێکێنانی سیمینارێک بۆ یادی 70 ساڵەی کۆماری کوردستان کە یەکێتی لاوان لە سەردەمی زێڕینی ئەو کۆمارەدا دامەزراوە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئازادی لاوان لە سلێمانی. جێگەی ئاماژەیە کۆمیتەکانی یەکێتی لاوان لە دەرەوەی وڵات لە بەڕێوەبردنی مەراسم و بۆنە تایبەتە حیزبی و نەتەوەیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە. ڕاگەیاندراوەکانی یەکێتی لاوان لە دوای کۆنگرەی هەشتەم تا ئێستا. پەیامێک بە بۆنەی 12 ئاگۆست ڕۆژی جیهانی لاوان.
بڵاوکردنەوەی ڕاگەیاندراوێک بە مەبەستی هێورکردنەوەی ئاڵۆزیەکانی ئەم دواییانەی باشووری کوردستان. لەسەر داوای لاوانی سۆسیال دیموکراتی ئەوروپا ڕاگەیاندراوێکی هاوخەمی بۆ ڕووداوە تیرۆریستیەکانی ئەم دواییانەی پاریس بڵاوکرایەوە. ڕاگەیاندراوی هاوبەشی لیژنەی هاواهەنگی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات بە مەبەستی بایکۆتکردنی شانۆی بەناو هەڵبژارنەکانی کۆماری ئیسلامی ئێران. پەیامی پیرۆزبایی یادی دامەزراندنی تۆڕی چەتری ڕێکخراوەکان و یەکێتی خوێندکاران. لە بۆنە و یادەکانی 25 گەلاوێژ ڕۆژی دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، 26 خەرمانان ساڵیادی تیرۆرکردنی دکتۆر سادقی شەرەفکەندی، 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان، 2 ڕێبەندان دامەزرانی کۆماری کوردستان، پەیامی هاوبەشی هەر سێ ڕێکخراوەکانی لاوان، ژنان و خوێندکارانی دیموکراتی کوردستانی ئێران بڵاوکراونەتەوە. جێگەی ئاماژەیە هەردەم حیزبی دیموکرات پشتیوان و هاوکاری سەرەکی ڕێکخراوی یەکێتی لاوان بووە و لە ماوەی ڕابردووشدا بەڕێزان کاک مستەفای هیجری سکرتێری گشتی حیزب و کاک حەسەن شەرەفی جێگری سکرتێر و کاک محەممەد نەزیف قادری ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکرات سەردانی بنکەی یەکێتی لاوانیان کردووە و لەلایەن هەیئەتی یەکێتی لاوان پێشوازیان لێکراوە بە هیوای سەرکەوتن و بەردەوامی لە تێکۆشان و چالاکی بەرچاوتر. باجری وی بر بیانان وکشیا پر کاگرون باجری وی بر بیانان وکشیا پر کاگرون والا مستی جین پرستی شوق دانه و چاوکان توزیای چاوانی من به توزی پیش هنگاوکان اگر چی لکندو مصبو آسولمونا یزی تو هێمای ژیان و بربڕەی پێشکەوتنا یزی تۆ هێمای ژیان و بربڕەی پێشکەوتنا شێوی گەڕکان بۆ خەباتی سووری کوردستانەکە شێوی گەڕکان بۆ خەباتی سووری کوردستانەکە بۆ لە تاوی خۆشەویستی بوویە گەنبازی وەتان واورەت بەرز و بڵیندە جەشنی هەورازی وەتان وەر لە ئاسۆواگی زینگی خستە نێو شێوازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان بۆمی یەکسانی دەدەستت بۆم چرای ڕووناکیە شاخی بەرزی و شوێنەواری
هەڵمەت و بێباکیە مانگەوازێت وەک کوڕەی ئاو وەک دری وەی شادیە دایەمەن لانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە دایەمەن لانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە باجری وەی بەربەیانن وەک چیا پرگاگەلود باجری وەی بەربەیانن وەک چیا پرگاگەلود باجری وەی بەربەیانە وەک چیا پرگاگەلود باجری وەی بەربەیانە